ڕێزوسڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە. سەرەتاش با سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی سێ ئەندامی بنەماڵەیەک لە شاری بۆکان. لە سێدارەدانی دەبەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. گیان لە دەستدان و برینداربوونی سێ هاوڵاتی بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم لە شەهر بابک. شەپۆلی دەست بە سەرکرانی پزیشکان بەهۆی دەرمانی بریندارانی ناڕزایەتیەکانی مانگی ڕابردوو. هۆشداری سەرۆک کۆماری ئەمریکا بە ڕژێمی کۆماری ئیسلامی. بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی سێ ئەندامی بنەماڵەیەک لە شاری بۆکان. بە پێی دوایین راپۆرتەکان سێ ئەندامی بنەماڵەیەکی خەڵکی شاری بۆکان پاش تێپەڕبوونی یەک هەفتە لە دەست بە سەرکرانیان هێشتا چارەنووسیان دیار نییە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو سێ هاوڵاتیە بەناوەکانی سەردار شاه محەممەدی و تەمەن 17 ساڵ، محەممەد شاه محەممەدی تەمەن 18 ساڵ و باوکیشیان ڕەحیم شاه محەممەدی ڕۆژی دووشەمە 29 بەفرەمباری ئەم ساڵ با هێرشی هێزەکانی ئیتڵاعاتی سوپای پازاران بۆ سەرماڵەکانیان دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراون. شایانی باسا کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵەش سەبارەت بە هۆکاری دەست بە سەرکران یان شوێنی ڕاگررتنیان زانیاریەک لە بەردەستدانیە. لە سێدارەدانی دەبەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە ڕۆژانی ڕابردوودا 10 زیندانی لە بەندینخانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی و بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارە دراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 8 زیندانی بەناوەکانی فوئاد ئەمینی، سەجاد خانی، فەرهاد نەمازی، نیما ئەفشاری، خۆسرە و پزیشکی، دەروێش عەبازیاتگاری، حسێن موسەوی و موختار حەسەنی بە تۆمەتی کوشتن بە ئەنقەست لە زیندانەکانی مەهاباد، ئێسفەراین، سەبزەوار، مەلایەر، دامغان، کاشمەر، شەهرکورد و بوشەهر ئێعدام یاخود لە سێدارە دراون. هاوکاتیش دوو بەندکراوی دیکە بەناوەکانی عەرشیا چەنگی و ئارمین ئاخاپور بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی شیراز و مەشهەد لە سێدارە دراون. گواستنەوەی یەڵدا عەباسی بۆ زیندانی وەکیلابادی مەشهەد. بە پێی راپۆرتی گەیشتوو یەڵدا عەباسی گۆرانی بێژی کورد و خەڵکی شاری شیروانسەر بە پارێزگای مەشهەد بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی ڕەوانەی بەندینخانەی وەکیلابادی مەشهەد کرا. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە ئەو هاوڵاتیە ڕۆژی شەممە 4 ڕەبەندان کاتێک بە مەبەستی وەرگرتنەوەی پاسپۆرتەکەی سەردانی کەڵانتەری شاری شیروان دەکات بە پێی ڕایدەگەیەنن کە لە دانیشتنێکی غیابی دادسەرای ئەڤین بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم حکمی 1 ساڵ زیندانی تازیری بەسەردا سەپێنراوە و دەست بەسەر دەکرێت. جێگای ئاماژەیە ناوبراو دامەزرێنەری گروپی نازارە کە لە چەندین وڵاتدا چالاکیان هەیە. بەڕێوەچوونی دادگایی چەند هاوڵاتیەکی دەست بە سەرکراو لە ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرامبەر. لە ڕۆژانی ڕابردوودا دانیشتنی دادگایی ڕژیم لەسەر چەند دەست بە سەرکراوێکی ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرامبەر کە تۆمەتی کوشتنی بانقەستی یەکێک لە هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم خراوەتە پاڵیان بەڕێوەچوو. بە پێی راپۆرتەکانیش ئەو هاوڵاتیانە کە تۆمەتی کوشتنی بانقەستی یەکێک لە هێزە سەرکوتگەریەکانی ڕژیم بە ناوی شاهین دهقانی خراوەتە پاڵیان لە ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرامبەردا دەست بەسەر و تاکاتی بەڕێوەچوونی دانیشتنی دادگا سەبارەت بە ئەو دۆمەتەی کە بەسەریاندا سەپێنراوە لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەش کراون. لە دانیشتنەکەدا ئاماژە بەوە کراوە کە 2 کەس لە دەست بەسەرکراون کە ناوی یەکێکیان محەممەد عەباسیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەستیان لە کوشتنی ئەو بەکرێگیراوە لە شاری مەلایەردا بووە و کەسانی دیکەش یارمەتیان داوە. جێگای ئاماژەیە کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی و پارێزوانانی مافی مرۆڤ جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە دانیشتنی ئەو دادگایە بە هۆی نەبوونی بەڵگەی پێویست یاسایی نییە و پێویستە پێدادچوونەوە لەسەر تۆمەتەکانیان بکرێتەوە. گیان لە دەستدان و برینداربوونی سێ هاوڵاتی بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم لە شەهر بابک. ڕۆژی ڕابردوو سێ هاوڵاتی خەڵکی شەهری شەهر بابک سەر بە پارێزگای کرمان لە لایەن هێزەکانی ڕژیمەوە دراونەتە بەردەستڕێژی گولە و هاوڵاتیە گیانی لەدەستداوە.
بەپێی راپۆرتی گەیشتووی ئۆتۆمبیلی ئەو سێ شارومەندە بەناوەکانی موبین ئیلیاس و عارف شەهنەوازی خەڵکی شارستانی خاش سەر بە پارێزگای سیستان و بلوچستان لایەن هێزەکانی ڕژیمەوە بەبێ ئاگاداری دراونەتە بەردەستڕێژی گولە و بۆ هۆیەشەوە موبین شەهنەوازی گیانی لەدەستداوە. شانی باسە دوو هاوڵاتی دیکە کە لەم ڕووداوەدا بریندار بوون ڕەوانی نەخۆشخانە کراون و دۆخی تەندروستیان ناجێگیرە. ناڕزایەتی کرێکارانی شیرکەتی کیشچوب لە پارێزگای هورمزگان بەپێی هەواڵی گەیشتوو کرێکارانی شیرکەتی کیشچوب لە پارێزگای هورمزگان بەهۆی خراپی دۆخی ژیان و معیشەتیان ناڕزایەتیان دەربڕیوە. بەپێی راپۆرتەکان کرێکارانی ئەو شیرکەتە ئاماژە بۆ دەکەن کە بەهۆی پێنەدانی ئەقدەستە دواخراوەکانیان لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین و تەنانەت توانای دابینکردنی سەرەتایترین پێداویستیەکانی ژیانی بنەماڵەکانیان نییە. هاوکاتیش کرێکاران خوازیاری بەرزکردنەوەی ئاستی ئەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی ئیمەنی شوێنی کار و ئیمکاناتی ڕیفاهی، پێدانی هەقدەست و مەزایە دواخراوەکان و هەروەها کۆتایاتنی گوشاری هێزە ئەمنیەکان بۆ سەر کرێکارانی ناڕازی بوون. شەپۆلی دەست بە سەکرانی پزیشکان بەهۆی دەرمانی بریندارانی ناڕزایەتیەکانی مانگی ڕابردوو. لە ڕۆژانی ڕابردوودا بەدەیان پزیشک و کادری دەرمان لە شارە جیاوازەکانی ئێران و کوردستان بەهۆی دەرمانکردنی بریندارانی ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی ڕابردوو دەست بەسەر کراون. بەپێی راپۆرتەکانیش هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە چەندین شار و شارۆچکەی ئێران و کوردستان هێرشیان کردوتە سەر ماڵ و شوێنی کار و هەروەها نەخۆشخانەکان و کۆمەڵێکی زۆر لە پەرستاران و کادری دەرمان بەبێ بەڵگەی قەزایی و با توند و تیژێ و دەست بەسەر کراون. سەرچاوە یان سەر چاوەگادەرەکانیش ئاماژە بەوە دەکەن کە بەتەنیا لە نەخۆشخانەی گوڵساری شاری ڕەش بەدەیان تەرمی هاوڵاتیان ڕەوانەی سەرخانە کراوە و هەروەها زیاتر لە 10 کچی تەمەن 18 ساڵ کە بە تەقەی ڕاستەوخۆی هێزە سەرکوتگەریەکانی ڕژیم بریندار بوون گیانیان لەدەستداوە. دوای ناوەڵ هۆشداری سەرۆک کۆماری ئەمریکا بە ڕژیمی کۆماری ئیسلامی. ڕۆژی ڕابردوو دۆناڵد ترامپ سەرۆک کۆماری ئەمریکا ڕایگەیاند کە ئەگەر ڕژیمی کۆماری ئیسلامی ئامادەی دانوستان نەبێت چارەنووسێکی خراپتر لە ڤێنزوێلا چاوەڕوانیان دەکات. بەپێی هەواڵی گەیشتوو ناوبرا و جەختی لەسەرەوە کردوێتەوە و کە کاروانێکی زۆر گەورەی هێزەکانی ئەرتەشی دەریای ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێوەیە و ئاماژەی بەوە کردووە کە لە ئەگەری ئامادە نەبوونی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ دانوستان هێرشێکی زۆر کوشندە دەست پێ دەکات. جێگای ئاماژەیە دۆناڵد ترامپ کاتی سەرکەوتنی لە یەکەمین دەورەی سەرۆک کۆماری خۆیدا لە ساڵی 2015 زاینی کۆتایی بە ڕێکەوتنامەی بەرجام هێنا و لە چەند مانگی ڕابردووشدا چەندین جار هەڕەشەی کردووە کە هێرشێکی فراوان بۆ سەر کۆماری ئیسلامی لە ڕێگەدایە. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەوڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.